خاڵێکەوەیەکە خودی نوێنەرانی مامۆستایان و فەرمانبەران لە کوردستان دەبێ بتوانن چۆن لە نێو خۆی کوردستاندا نەبێ ئەو پشتیوانیە بۆ خۆیان بێنن دەبێ بە هەمان شێوە هەوڵدەن لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان لەگەڵ ڕێکخراوە کرێکاریەکان لەگەڵ سندیقا و نەقابە کرێکاریەکان لە سەراسەری دنیادا تەماس دابن ئەوانە بکەن بە ئەوانیش چۆن ئەگەر یەکێتی و پارتی خەریکن لەو قونسڵخانە و لەو قونسڵخانە لەسەر ئەژنۆ دادەنیشتن بۆ پارانەوە بۆی بەغدا کارێ بکات یا بەغدا هەڕەشە لە هەرێم دەکات دەبێت لە ڕێگەی نوێنەرانی مامۆستایانەوە ئیتیحادیە دەیان هەزار و ملیۆن کرێکاریەکان بێنە پشتی خواستی مامۆستایان و ببن گوشار لەسەر ببنە گوشار لەسەر دەسەڵاتی هەرێم و دەسەڵاتی بەغدا ئەمە ڕێگەی چکەیە ڕێگەی چیکە ئەوەیە کە خودی ئەم وەسع و هەلومەرجە سەختە کە فەرمانبەران و موچەخۆران لە کوردستاندا دەرگیرن لە سەراسەری عێراقیشدا لە بەشی وەسەط و جنوبدا لەسەر مەسەلەی نەبوونی هەلی کار نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی دەیان پێداویستی سەرەتایی خەڵک دەناڵێنێ لێکەڵ پێکرانی خەبات و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران لەگەڵ فەرمانبەران و خەڵکی ستەملێتی بەغدا و بەسرە و شارەکانی کەی عێراقدا هەنگاوێکی کەیە ئەمڕۆ کۆمەلگەی عێراق کۆمەلگایە کە تەواو تێکەڵ بووە خەبات و تێکۆشانی ئەم دوو بەشە لەسەر یەکتر کاریگەری یەکسەر ڕاستە و خۆی هەیە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی کۆمەلگا چ لەسەر ئاستی عێراق و چ لەسەر ئاستی کۆمەلگەی کوردستاندا